ئەم جارە بەتوندی کۆرۆنا بە شاردا بڵاو بۆتەوە. بەشێک لە هاوڵاتیانیش نە پابەندی ڕێنماییە تەندروستیەکان دەبن، نە ترسیشیان لێی هەیە. ڕۆژ لە دوای ڕۆژ حاڵەتەکانی پەتای کۆرۆنا لە سلێمانی ڕوو لە هەڵکشان دەکەنەوە. لە ماوەی کەمتر لە مانگێک زیاتر لە 90 حاڵەتی نوێی توشبوون بە پەتاکە لە سلێمانی تۆمار کراوە و هاوڵاتیەکی تەمەن 37 ساڵیش دوای چەند ڕۆژێک مانەوە لە نەخۆشخانە گیانی لەدەستدا. جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی دەڵێت لەبەر زۆری حاڵەتەکان لە سبەیەوە جارێکی دیکە نەخۆشخانەی شەهید ئاسۆ دەکەنەوە کە تایبەت کرابوو بە توشبوانی کۆرۆنا. بەداخەوە لە ئەنجامی پامەرنەبوونی هاوڵاتیان بە ڕێنمایەکان و ئاساییکردنەوەی ژیان لە شاری سلێمانی و بە تایبەتی لە کوردستاندا لە 11 تاکو 25 ئێستاکی ئێمە لە شاری سلێمانی دانەوە 3 حاڵەت دروست بووە کە بەڕاستی ئەمە لە هەڵکشانێکی زۆردایە و یەکێکە لەبوونی ئەو ڕێژانی کە داتاکان زیاتر هەست بەوە دەکەین کە داتاکان بڕۆ زیاد دەڕات چونکە لە ئەنجامی پامەرنەبوونی هاوڵاتیان ببوونی ڕێنمایەکانەوە و بەداخەوە هەندێک لەو کەسانیش کە هەمانە حاڵەتەکانیش حاڵەتی خەتەریان تێدایە و زۆربەی زۆری ئەو حاڵەتانشی کە ئێستاکە لە شاری سلێمانیدا هەیە زۆربەی زۆری حاڵەتەکان حاڵەتی بەرکەوتوو لە ئەنجامی توشبوونی نەخۆشی پێشوەکان تووشە و حاڵەتە بوو. خۆشبەختانە و ماوەی کە کۆرۆنا کەم بۆ نەخۆشخانە شەهید ئاسۆمانەوە کە تایبەتمان بکڕۆدا ماخستە بوو بەتەکید ئێمە نەخۆشخانە شەهید ئاسۆ لە ئەمڕۆیان لە بەیانی و دیکەینەوە. بەشێک لە هاوڵاتیان متمانەیان بە داتا و زانیاریەکانی وەزارەتی تەندروستی نەماوە. دەڵێن سەرهەڵدانەوەی حاڵەتەکانی کۆرۆنا بۆ کبکردنی دەنگی ناڕازی شەخام بوو ترساندنی هاوڵاتیانە. بەڵام جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی دەڵێت پێویستە کەرتی تەندروستی لە سیاسەت جیا بکرێتەوە. حاڵەتەکان زۆر جددین و ئەگەر وا بڕوات ڕەنگە کارەساتی گەورە ڕووبدات. بەداخەوە لە سەرتاوە هاوڵاتیان کە کۆرۆنان هەبوو هاوڵاتیان کۆرۆنان بە مەترسیەکی گەورە دەزانی و ڕێنمایەکانشیان بە شێوەیەکی جوان و بە شێوەیەکی ڕێپێک جێبەجێ دەکرد بەڵام بەداخەوە ئێستاکە هاوڵاتیان لە کۆرۆنا وەکو حاڵەتێکی کەمتر سەری دەکەن و کەمتر لی دەترسن و لەگەڵ بوونی و کە کەمترژی لێ دەرسن بەڕاستی ڕێنمایەکانش کەمتر جێبەجێ دەکەن. بەداخەوە متمانەی کە لە بینی هاوڵاتیان و حکوومەتی هەرێمی کوردستاندایە سەبەبەکەی دەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان نەکو بۆ بوونی بەڕێوەبەرایەتیەکان چونکە حکوومەتی هەرێمی کوردستان هەر بە درێژایی 29 ساڵی ڕابردوو بوونی حاڵەتێکی متمانە پێکراوی و لەگەڵ زۆربەی زۆری کەیسەکان لەگەڵ زۆربەی زۆری ڕووداوەکاندا کە بەسەر هاوڵاتیان و بەسەر شارە خۆشەویستەکە و بەسەر دانیشتوانی هەرێمی کوردستانە هاتو متمانەیەکی نەماوە. ئەو نەبوونی متمانە بەڕاستی زیاتر دەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە بە بەردەوامی بێ متمانەی لەلای بوونی هاوڵاتیان هەیە بەڵام داواکارن لە هاوڵاتیانی شارە خۆشەویستەکەمان بوونی جێبەجێکردنی ڕێنمایەکان و نەبوونی متمانەیان بە بوونی حکوومەتی هەرێمی کوردستان بە بڕیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نەبەستنەوە بە کەرتی تەندروست. بەڕاستی کەرتی تەندروستی پێیوەستە بە ژیان و پێیوەستە بە ژیانی هاوڵاتیانەوە هەر کەمتر خەمیەک هەر جێبەجێ نەکردنێک بوونی کارەساتی لێ دەکەوێتەوە. تا ئێستا 575 حاڵەتی توشبوون بە پەتای کۆرۆنا تۆمار کراوە. 409 حاڵەت چاک بوونەتەوە و 6 کەسیش گیانی لەدەستداوە. بڵاوبوونەوەی ئەم جارەی کۆرۆنا خێراترە لە جاری پێشوو. بە جۆرێک ڕۆژانە حاڵەتەکان ڕوو لە هەڵکشان دەکەن. لەگەڵ ئەوەشدا بێمتمانەی خەڵک بە دەسەڵات و حکوومەت گەیشتۆتە ئاستێک کە بەشێکی زۆر لە هاوڵاتیان متمانیان بە ئامارەکانی کۆرۆناژ نەماوە. بەڵام تەندروستی هۆشداری دەدات لە ئەگەری پابەنەبوونی هاوڵاتیان کە ڕەنگە کارەساتی گەورەی لێ بکەوێتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.